زۆر کەس بەختەوەری لەسەر و مرۆڤەوە دەبینن، زۆری دیکەش هەن بەختەوەری لە خوار مرۆڤەوە دەبینن، بەڵام بەختەوەری بەقەدەر باڵای مرۆڤ خۆیەتی. کۆنفۆشیوسی فەیلسوف وا دەڵێت. ئازیزان، لە ئەمریکاوە سڵاو و خۆشەویستی ئێمە قبوڵ بفەرمونون. بەختەوەربووین جارێکی دیکە لە زایاڵی داهێنانەوە بە ئێوە شادبووینەوە. پاییس تەنها وەرزی ڕۆمانتیک و پڕ خەیاڵی شاعیرەکان نییە، وەرزی ئاهەنگ و کەڤاڵە ڕەنگاڵەیەکانی میوزیک و سەماشە لە چین. ئاهەنگی ئەم فیستیڤاڵە لە تەواوی وڵاتانی چیندا ساز دەکرێت وەک فیستیڤاڵێکی پاییزانی فەرهەنگی، هەروەها بۆتە ڕۆژێکی نیشتیمانیش لە ناوچە دێرینەکەی شاری هواوین کە دەکەوێتە ڕۆژهەڵاتی چینەوە نمایشێکی سەرنجڕاکێشی ڕۆشنایی و نمایشی ئاوساز کراوە. بەو هۆیەوە چەندین گەشتیار و خەڵکی ناوچەکە و فێرخوازان ڕویان لەم ناوچەیە کردووە. خانمێکی دانیشتووی ئەو ناوچەیە دەڵێت دەنگی ئاوەکە زۆر سەرنجڕاکێشە، هاو ئاهەنگ لەگەڵ تەکنۆلۆژیای نوێی پەخشی ڕووناکی پێکەوە کەشێکی دڵفڕێنیان ساز کردووە لەم فیستیڤاڵی پاییزەدا. فەستیڤاڵی وەرزی پاییز فەستیڤاڵێکە بۆ گرێدانەوەی خێزان و هاوڕێکان لەسەر یەک خوان. لە باکووری چین لە شاری چانگژی خوانێکی چەند سەمەتری بووەتە هۆی کۆکردنەوەی خەڵکێکی زۆری دانیشتووی ئەو ناوچەیە و گەشتیاران پێکەوە ئاهەنگ دەگێڕن. هەروەها خەڵکانی ناوچەی خۆبەڕێوەبەری مەنگۆلیا ئاهەنگ دەگێڕن بە بۆنەی وەرزی پشۆکانەوە کە لەلیتێکە بە ناوی نەدەم کە پێکاتۆ لە گۆرانی وتن و سەمای هەمە چەشن و ڕەنگاڵی پێشبڕکەی ئەسپ سواریش. هاوکاتەم فیستیڤاڵە ئاهەنگگێڕانیشە بە بۆنەی سەروەختی گەشانەوەی گوڵە ڕەنگاڵەیەکانەوە لە ناوچەی باکووری ڕۆژاوای چین لە پارێزگای گانسۆ. هەروەها خەڵک بە بۆنەی وەرزی دوورێنە و پێگەشتنی بەرووبوومە کوشت و کاڵەکانیشەوە ئاهەنگ دەگێڕن. هاوکات زۆربەی خەڵکی چین ئەم فێستیڤاڵە وەک کۆبوونەوەیەکی جەماوەری دەبین و خۆشەویستی و وەفاداری بۆ نیشتیمان دووپات دەکەنەوە. ساڵانە هەزاران فیستیڤاڵ و ئاهەنگ و کەرنەڤاڵی گەورە لە ئەمریکا ساز دەکرێت، بەڵام هەرێکێک لەوانە بە شێواز و تەرزی جیاوازەوە نمایش دەکرێن. هەر جارە و کۆمەڵێک هونەری جیاواز تابلۆی هەمە چەشن، بەڵام ئەم فیستیڤاڵە بە سەما و گۆرانی و هەمە چەشنی هونەری و دەزڕەنجینی دەناسرێتەوە و ساڵانە دەیان هەزار کەس ئامادەی دەبن بۆ زایاڵی داهێنان سەردانی ئەم فیستیڤاڵەمان کرد. کاتی خۆی تەنها 500 کەس بەشداریان لەم فیستیڤاڵەدا دەکرد، بەڵام ئێستاکە زیاد لە 150,000 کەس بەشداری دەکەن. هونەرمەند و دەزڕەنجین و کۆمپانیا و بانکەکان فیستیڤاڵەکەیان ڕازاندۆتەوە. ئەوەی فیستیڤاڵەکە لە فیستیڤاڵەکانی دیکە جا دەکاتەوە هەمە ڕەنگی و هەمە چەشنی بەرهەمەکانیانە. خانمێک لەگەڵ هاوسەرەکەیدا کاردارێکی دەزڕەنجینی تایبەتی خۆیان دامەزراندووە. دڵیان زۆر بە کارەکەیان خۆشە، باسی هەندێک لە بەرهەمەکانیان بۆ کردین. لەبارەی ئەمەوە بۆت بدوێم، ئێمە ئێکۆریستین، ماوەی 12 ساڵە ئەم کارداریەمان دامەزراندووە. تر کاری هونەری دەکەین لەسەر کاتژمێرە دەستیەکان لە ڕێگەی چەرمی ئۆریجیناڵ و تەختەوە. بنکەی سەرەکیمان لە بروکلین لە نیویۆرکە. ساڵانە دێین بۆ ئەم فستیڤاڵە لەم شەقامە. قایشەکەی چەرمە و بەنەخش درومانەتەوە. خۆپچە و پەتێکمان لەم سەر و ئەو سەری قایشەکە داناوە بۆ بەستن. نەخشەکیشمان لەسەر قەپاقەکە دروست کردووە، هەمان نەخشی ناو کاتژمێرەکەیە. من و مێردەکەم دروستمان کردووە. دیزاینی ئەوە. بەشداری دەکەن لە زۆربەی فیستیڤاڵەکاندا. دەیڤد دەڵێت ئەم پیشەیە لە باوشیەوە بۆی ماوەتەوە. جینیاش دەڵێت ئەم کاژمێرانە پارچەیەکە لە هونەر و کاژمێریشی ئاسایی نییە، دەتوانی مەلەشی پێوە بکەی، هیچی لە نایەت. با لەبارەی ئەمەشەوە بۆت بدوێم، لە داری زۆر باش دروستکراوە و قەپاقەکەی داری ساجی پتەوە. هێمای هاوسەنجی لەسرە. خۆشترین شتێک کە لەم مۆدلەدا هەیە ئەوەیە ئۆتۆماتیکە. دەتوانیت هەموو مەکینەی کاتژمێرەکە ببینیت و هەرگیز ئەو هەرگیز پێویستیت بە پاتری نابێت بە جوڵانەوەی خوێن ئیش دەکات. ئیدوارد ساڵانە تابلۆکانی دێنێت بۆ ئێرە و پیشانگایەکی جوان لەم فیستیڤاڵەدا دەکاتەوە و توانیوێتی لە ناو قەرەباڵغی ئێرەدا شوێنێکی ئارام بۆ هونەر بڕازێنێتەوە. من ئەم شێوازەم هێناوەتە بەرهەم لەبەرەوەی من هەستم بەوە کردووە کە هەر تابلۆیەک دەبێت بە شێوازێکی جیاواز لی بڕوانێت. کاتی خۆی بە شێوازی کلاسیکی وێنەم دەکێشا، بە شێوازێک کە تۆنی ڕەنگەکان بپارێزێت و بەکارێنانی ڕەنگی جیاواز بۆ خەڵکی جیاواز بە شێوەیەکی جیاوازیش دەیبینن.
ئەوەی من دەیبینم و هەستی پێ دەکەم جیاوازە لەوەی تۆ دەیبینی لەبەرەوە بڕیارم داوە ستایلێکی جیاواز هەر بە ڕەنگە جیاوازەکان بدۆزمەوە هەروەک لێرانەوەی وێنەکە و بابەتەکە وایە و ئیتر ڕەنگی بۆ زیاد دەکەم ئیتر لێرەوە دەستم پێکرد لە کلاسیکەوە تا گەشتمە ئەم شێوازە هەمیشە هونەر بەشێکی گەورەی ئەم فیستیڤاڵانەیە هەر تابلۆیە و چیرۆکێکە بۆ خۆی بەڵێ لەبەروی من ڕۆژانە خەڵک دەبینم و ئیلهامم پێدەبەخشن و دەڕۆمەوە ماڵەوە هەستێکم لەلای دروست دەبێت و خۆم ئامادەکەم بۆ ئەم فستیڤاڵانە جاری وا هەیە نازانم ئەو هەستە لەکوێوە دێت من هەست بەوە دەکەم ژیان پڕە لە ڕنگ هەوڵ دەدەم ئەم جۆرە ڕنگانە بێنم کە کاریگەریان هەیە لەسەر هەست و سۆز لەبەرەوە تۆ ڕەنگەکە دەبینی پاشان وێنەکە دەبینی و هەردووکیان دەدەیت لە یەک و تابلۆکە تەواو دەکات من هەموو ڕەنگەکان بەکار دێنم کاتێک تۆ دەبینی بە تەواوەتی هەست بە تابلۆکە دەکەیت موزیک و سەما بەشێکی زیندوی فیستیڤاڵەکەن ئەمریکایەکان بەوە ناسراون لە هەر شوێنێک موزیک هەبوو سەما دەکەن و چێژ لەو ساتە دەبینن کە تیایدا دەژین ئەم شێوازە ئیلهامی وەرگرتووە لە موزیکی ڕێگەی ساڵی شەستەکان هەروە کاریگەری بەریتانیەکان کە دواتر لە ساڵانی هەفتەکان و هەشتەکان ئەم جۆرە موزیکە پەڕێسەند و بەردەوام بوو. چەندین سەکۆی گۆرانی موزیک بە درێژایی ئەم شەقامی فیستیڤاڵە دابەش بوون بەسەر خەڵکەکەدا لە هەر شوێنە و ستایڵێکی جیاواز. زۆر خۆشە چەندین سەکۆی گۆرانی و موزیکی لێیە ئێمە یەکەمی سەکۆی کەوتوینەتە سەرەتای شەقامەکەوە چەندین سەکۆی دیکەی لێیە هەمە چەشنن چەندین گروپی گرنگی موزیکی لێیە زۆر بەختەوەرم لەگەڵ خەڵکی ئێرە و موزیکژەن و هونەرمەندەکان داین ئەمڕۆ ئەوانیش هەر فیستیڤاڵ و ئاهەنگێکی فەرهەنگی هەبێت بەخوایان و کاژمێرە ڕەنگاڵیەکانیانەوە سەفەر دەکەن و بەشداری لەم فیستیڤاڵانەدا دەکەن. ماوەی 2 ساڵە بەشداری لەم فستیڤاڵەدا دەکەین کاتی خۆشی من بەشێک بووم لەم فستیڤاڵە کاتێک لەگەڵ کۆمپانیایکی باشووری ئەفریقادا کارم دەکرد کە ئەوان فستیڤاڵەکەیان بەڕێوە دەبێت چەند ساڵێک لەمەوبەر ئێرە شوێنێکی زۆر بچووک بوو بەڵام ئێستا فستیڤاڵێکی زۆر گەورە و جوان و گرنگە سەربارەوەی باندەکەیان گەورێ و هەمیان بێجگە لە هونەر کاری دیکەش دەکەن بەڵام لە زۆربەی فستیڤاڵەکاندا بەشداری دەکەن و گەشتەکەیان بەردەوامە. ئێمە ناو بەناو سەفەر دەکەین بە تایبەتی لە نێوەندی ئەتلانتیکدا لە سەفەر داین واتە لێرە بەرەو فیلادلفیا و نیوجەرسی و نیویۆرک و کەنەدیگت ڕۆد ئایلند کە ئەمانەن ئەزمموی ئێمن ساڵێکی پێشوو چوین بۆ شیکاگۆ و کلیفلند ئۆهایۆ هەر کەسە و بە خەیاڵێکەوە هاتووە بۆ ئەم فستیڤاڵە لە واشنگتن دیسی هەیە بۆ کڕینی تابلۆ هاتووە هەیە بۆ سەما هەیە بۆ جۆگرتن لە میوزیک و دەنگە جیاوازەکان بەڵام هەمووان چێژ لە هەمە ڕەنگی و پێکەوە بوون و هونەر و سەما و خواردن و خواردنەوە جیاوازەکان دەبینن. خاشاکی ئەوانی دیکە بۆ بە گەنجینەی ئەوانی دیکە ئەمە فەرسەفەی کلارک بیتفۆردە کاتی خۆی لە مۆزەخانەکاری دەکرد بەڵام دواتر بڕیاریدا مۆزەخانێکی تایبەت بەخۆی دروست کات کلارک لەش خاشاکی ئەوانی دیکە جوانی ساز دەکات. ئای خودێ چەند جوانن ئەزێ وێڕاوەستم و تەماشای پارچەین دن بکەم خەم ناکە نە؟ هونەرمەند کلارک بیتفۆرد دەرفەتێ وەردەگرێت لە دەماڕێ بار دەرباز دەبن و تەماشای کارێویە هونەری دەکەن. دەها ڕۆژەکێدا گەشتیار و خەڵکێ دەبەرێ لە بەردەم ماڵە هونەرمەندی لە هایتزڤێلا ویلایەتە مەریلاند ڕادوەستن و تەماشای هونەرێ ویە نەئاسایی دکن. ئیرۆ شارەدارە باژێرە مۆنترێنە ڕاوەستا و سوپاسیا کلارکی لەسەر هونەرێوی دکت. ئەوێ زۆر جوانە و دیارێ کارێ کەسێکیە دەمێکا درێژ لەسەر کار کریە و وان پەرچەیە کریە یەک. ئەرێ تو ئەو هونەرمەندێ ئەو ژنا گاڵ چەند جوانە. بیتفۆرد کاری لە مۆزەخانە هەرشون یا واشنگتنا پایتەخت دکت تەوی کۆخانە نیش بوویە لێ دەست ji هونەرê xwe berneda û niha ji parçên zêde karê hunerî diriz diket. Bitford alavên karê xwe ji komên parçeyên kevn û gilêşî û bazarên entîka derdixet. پەیداکردنا tiştekî tu bixwazî helbet ji ber temen û şêwazê we ye. Li dawiyê ev parçe dibine karek û dibêjine te tu çi karî pê bikî.
درستکردنا پارچên هنرî ji alavên kevn û havêştî bala Bedford piştî xanenişîn bû navî kêşa û îro mala wî pir e ji van parçan. لولەکە ئاڤەیە ئاگرڤەمراندنê li vêrê ye. Bi tenê perjan û ew lûle hebû. Tiştên ji nav de derketin û min tişt pê çêkirin. Bedford bixwe nizanit çend parçe li dema 12 salan de çêkiriye. Lê tiştek bi tinê misûgir e. Hunerê wî ne bi tinê di nav mala wî da ye. Lê ew î 4 otomobîl jî hene li cihekî nizîk ragirtîne. Otomobîl naçine jor ji pişta, rê nîne, ji ber hindê li ser cadan e. Wate hemû qanûnî ne û hemû têne ajotin û bîme hene. Mane wan lê ser cadê giran e lê ev e wiha ye. Otomobîla van dû cihekî taybet di nav koma karê Bedforda heye ku 5 salan kar li ser kiriye. Ev e çira bû, hindek peyker hene, çirayeka rojhilata navîn û qefeseka balafiran heldigirêt. Li dema Bedford otomobîla van dû di nav bajarî da dihajot, rêbar dest diha vejna kamera wêna digirin. Bedford rêgiriye li wan naka. و دبێژێت هەندی دەرفەت هەبێت ئەوێ کاری هونەری بکات. چاینەکان لە هەر شوێنێکی ئەم دنیایە بن بۆ ناسراون پارێزگاری لە فەرهەنگ و نەریتی خۆیان دەکەن. بۆ هاتنی ئەم وەرزی پاییزەش لە پاریس چەند چالاکیەکیان ساز کرد. زیاتر لە 300 فێرخواز خەڵکی چین و لە تاراوگە دەخوێنن. کۆبوونەتەوە بۆ سازکردنی فیستیڤاڵی وەرزی پاییز لە ڕووباری سێن لە پاریسی پایتەختی فەڕەنسا. ئەم ئاهەنگە لەلایەن دامەزراوەی یەکێتی قوتابیان و توێژەرەوانی چینەوە لە فەڕەنسا ڕێکخراوە. ئاهەنگەکە پێگاتوە لە نمایشکردنی چەندین چالاکی فەرهەنگی کە پێگاتون لە موزیک و سەما و گۆرانی و شانۆی دیالۆگ و پێکرا بۆ ڕازاندنەوەی ئاهەنگی پاییز سازکراون. لە کۆتایی ئاهەنگەکەدا فێرخوازەکان تێکرا گۆرانی مرواری ڕۆژەڵاتیان وت و وەک گوزارشتێک بۆ خۆشەویستی بێپایانیان بۆ نیشتیمانەکان و هیواخوازیان بۆ هەماهەنگی و یەکگرتووی نیشتیمانی. پابلۆ پیکاسۆ و ئەلێکساندەر کاڵدەر دوو هونەرمەندی جیاوازن. پێکەوە لە نمایشێکی هونەری لە ئیسپانیا شاد دەبنەوە بە بینەرەکانیان. Divê pêşengehê de di berhemê her dû hunermendên navdar Pablo Picasso û Alexander Calder dibîne. Ev her du hunermendê gogelekî guhertin di nerîn û şêwaza hunera ya nûjen di çerxabîstan de kirine. Jiyana her du hunermendan pir nêzîkî hevdû ye. Got bavê her du hunermendan jî hunermendê klasîk yên pir baş bûn. Ya dinê jî her duwan welatê xweberdan û berê xwe dan Ferensa. Di sala 1931 de li pêşengeha yekemî ya Calder li Parîsê her du hunermend hatin bahevdû û hevdû dîtin. Her wiha jî di sala 1937 de ew her du jî beşdarî pêşengeha navnetewî li Parîsê bûn, berhemên wan li kêleka hevdû hatin nemayişe kirin. Ev pêşengeh ji 107 berhemên her du hunermenda pêk tê. 57 ji wana yên Calderin û 5 din yê Picasso ne. Pêkerên Calder got şoreşek di hunera pêkirsaziyê de durist kir û dergehekî nû li pêşiya hunerê vekir. û Picasso jî şoreçgerekî hunermend bû. Got bi hunera xwe karî bû ew prensîbên klasîka hunerê bîne xwarê û hunereke nû û şêwazeke nû ava bike bi navê kopeyîzmê li kêleka hevalê xwe hunermend George Braque got heta roja îro jî bandor li hunera nûjen dike. The main theme of the exhibition it's about the void. Tiştê here giring divê pêşengehê da li ser valahiya ya Calderî nîşan day bi îlhama gerdûnî û ya Picasso pitir li ser jin û jiyanê ye. Lê ya here giring hemû behsî jiyan û mirinê û mirovanetiyê dikin. Pêşengeh balê dikişîne ser nerîn û bûçûna her du hunermendan. Di derbarî gerdûn û valahî û mirovan de got di gelek berhemên wan de diyar dibe. Berhemên Calder yên duberî karî bûn ciwaniya valahiyê diyar bidin û bi taybetî ew berhemên got di valahiyê de dilivin. Di bêqey ew bi ezmana ve dalqandîne. û yên Picasso jî jin roleke serekî di wan de dilîzin. Lê hebûna wan di kevalan de di valahiyekê de ye. Wekû got ew li ezmana difirin. In Picasso, he is reflecting himself in everything he does. Every painting is a reflection of himself. Picasso کاریگەرییا خwe di berhemên xwe de diyar dike.
هەر تشتێکی بووی بەگرێدای حتاکو پۆرتر یا ژنێکیژی چێ بکە ئەوێ تێدە دیار ببە لێبەرێ کاڵدار خۆژگیانێ بەرهەمێن خۆ دوور دخینە و تم بەرهەمێن وی ji بۆ گردانە مرۆڤان بە هەڤڕە بوو. پێشنگەها مۆزیۆ پیکاسۆ مالگا بالێ دکشینە سەر هەستان بە بەرهەمێن گۆبدستان هاتنە ئافراندن و هەبوو ناوان دەڤالاهیا گەردونێدە بە تایبەتی دوێ قۆناغێدە گۆ تەلیفۆن و ئینتەرنێت بالا مرۆڤان پڕ دکشینە وانگەلەکی مجول دکە ئەف پێشنگە هەتا 2020 وێ بەردەوام ببە. لقمان ئەحمەد دەنگی ئەمریکا. جیهان پڕە لە جوانی هاوکات پڕە لە خەم و نیگەرانیش تەنها وێنەکان و ئەو خەیاڵدانە زیندووە دەتوانێت هەم جوانەکان بپارێزێت هەم خەمەکانیش بڕەوێنێتەوە. کۆمەڵکوژی لە کەمبۆدیا لە ساڵانی هەفتاکاندا سەدان هەزار کەسی لەناو برد لە نێوانیاندا سەماکاران و ڕۆشنبیرانی ئەو وڵاتەشی تیادا بوو بەڵام سەما و فەرهەنگی ئەو کۆمەڵگەیە لەناو نەچوو ساڵانە لە ئەمریکا فستیڤاڵی خۆیان ساز دەکەن. شێوەی جوڵاندنی دەست و هەستدەربڕینی ڕوخساری ئەو هونەرمەندانە بەشێک لە سەمای دێرینی وڵاتی کامبۆج بە ناوی لکان کاڵ نیشان دەدات. ئەو هونەرنواندنە بەشێک لە ئاهەنگی ساڵانەی کولتوری کامبۆجە کە هەر ساڵە لە شاری سیلڤەر سپرینگە ئەیالەتی مێریلەند لە نزیکەی واشنگتۆنی پێتەخت بەرەوە دەچێت. ئەم بۆنەیە هونەرمەندان و فرۆشیارانی سەرانسەری ئەمریکا بۆ جێژنی میراتی دەوڵەمەندی کامبۆج لە یەکتر کۆ دەکاتەوە. ئەوە یەکەم جارە کە جەژنی لکان کاڵ لە ئەمریکادا ببینم. ئەوان بۆ پاراستنی کللتور، شارستانیەت و هونەری خمر کارێکی زۆر باش ئەنجام دەدەن و ئەوە زۆر خۆشحاڵم دەکەن. ڕێخەری ڕۆژی کۆمەلگای کامبۆز دەڵێت بۆ من جێگای شانازەیە کە یارمەتی بە زیندوو ڕاگررتنی نەریتەکانی دێرین بکەم. لکان کاڵ هۆنەرێکە کە وێ دەچێت بە تەواوی لە ناوچوو بیت. ڕێکخراوەی یونسکۆ لەم دوایانەدا خستە ڕێزی میراتی کۆڵتوری کە پێوەستی بە پاراستنی دەستبەجی هەیە. بۆیە بەڕاستی شانازیە کە یارمەتی بە زیندووبوونەوەی بکەی ئەوە هەرە بەرهەمی باشی 19 ساڵەی ئێمەیە. ئەو هونەرە هی سەردەمی ئیمپراتۆری ئەنکۆرا کەنیزەکەی لەلایەن ڕژیمی خەمیری سوورەوە بە تەواوی لە ناوچوو. لە کۆتایی ساڵەکانی دەیە هەفتا کارکردن لەسەر سەمایە قەدەغە کرا و لانیکەم 1,700,000 کەس کوژرا کە سەماکاران هونەرمەندان و نووسەران لە نێویاندا بوون. سەماکاران زۆربیان پیاون ئەوان دەمامک دەپۆشن و ڕوانگەی کامبۆجیا سەبارەت بە فۆلکلۆری دێرینی ڕامایانە دەنوێنن. داستانی شازادەیەکە کە بە یارمەتی کۆمەڵێک مەیمون هاوسەرەکەی لە چنگ دێ و ڕزگار دەکات. ئەمە شکارێکی وا دەکات شێوەی جوڵاندنی لەش و سەماکردنەکە گرنگی زۆری بۆ گوتنەوەی داستانەکە هەبێت و دەربڕینی تووڕێی و خۆشەویستیشی لەگەڵە. بەرپرسی سەماکاران خۆی خەڵکی باتمبانگی کەمبۆدیایە. ئەو بەدەنجی ئەمریکای گوت گەورەترین ئاستەنگ هێنانی سەماکارانی پیا و مەشق پێدانی 30 کەس لەوانە کە زۆربیان شارەزای سەماکردن نین. هەروەها لە دۆزینەوەی جلی نەریتی و جەواهیراتی کامبۆدیا گرفتیان هەیە. دۆزینەوەی سەماکاری لێزان زۆر سەختە. تەنانەت کاتێک هەندێک لە ئەوان حەزیان لە سەماکە نییە. تەنانەت کەسانێکم دەوێت کە زۆر خوازیارن. جا سەماکار بن یان نەبن. دەمەوێت هەندێک لە شێوەی سەماکردنیان بۆ ئاسان بکەمەوە و فێریان بکەم. ئەو دەڵێت سەماکردنی بۆنەکە سەرکەوتوو بوو. زۆر کەیف سازم. تەواوی قوتابیانم ئەمڕۆ کارێکی باشیان ئەنجامدا. جێ ڕێزلێنانە کە 5 قوتابیم لە 5 ویلایەتی جیاواز هەیە. 3 لە شاری لۆوێل، 1 لە ئاتلانتای جۆرجیا و 1 لە سیاتڵی واشنگتن.
جەماوەرەکەش وەک ئەو بۆنەکەیان بەکەیفێ بوو. شانازێکی زۆر دەکەم خەڵکی کامبۆدیا توانیان سەمای لە کانکاڵ ڕێک بخەن و بەڕێوە بەرن. تۆمارگەیەک لە شاری مووسڵ هێشتا پارێزگاری لە گۆرانی و موزیکە کۆنەکان دەکات. چەندین ساڵە سەرباری نەهامەتی و شەڕ و تیرۆر، بەڵام هەر دەستگا و تۆمارگە و کاسێتە کۆنەکانی پاراستووە. کاوە عومەر بۆ زایەڵە ڕۆژ بۆ دیدەنی خاوەنەکەی و تۆمارگەکەش. تۆمارگەها ڕەبیع لە ناوەڕاستا چەرخێ بیستێ لە مووسڵێ بازارێ دەواسا هاتیە vekirин ku tête Niyasîn kevintirîn tômargeh li evî bajarî. Hunermend û stranbêjên evê deverê bi şêwekê giştî seredana evê tômargehê kirîne û kar bi amîrên evî dezgehî kirîne. Nûke beşekê evan stranbêjan stêrên cîhanî ne wekû Kazım Sahir. Lewma hebûna evê tômargehê li evî serdemî bûye cihê dilxweşiya hawlatiyan. لە سەدەمێ بەرێ مە کاسێتکردن و قانون و دەمێ ئەم گەنج مە قەستا ئەوی تۆمارگەهێت کرد. بەڕاستی ڕۆژن خۆش بوون و پرخێر و بەرەکەت بوون. دەما ku em zarû bûn em dihatîne tûmargeha Rebî me kasêt kirîn û ev tûmargehe tête Niyasîn cihekê mêjûyî li bajarê Mosulê. Ji ber ku berhemê hemî stranbêjên kevin heye, her wisa berhemê folklorê Iraqê û Mîsilê evê tûmargehê têdîtin. Tômargeha Rebî ne tenê karê dengî kiriye, belkû bi dehan salan rabûyne bi komkirina radyo û misecilên kevnar wekû mûzexanekê ev amîre nimayîş kirîne û zêdebarî wênên melikên Iraqê ku li destpêka çerxê bîstê û heta dawiya salên çila da. تۆمارگەها ڕەبیع دێتە ناسین کەڤنترین دەستگەهە لە سەرانسەری مووسڵێ. تەمەنی ئەوێ تۆمارگەهێ زیاتر ji 5 ساڵانە. لە ساڵ 1968 ئەv تۆمارگە هاتیە دامەزراندن li ser destê babê min taha. Hezra vekirina tۆمارگەhê ji arezûya babê min bû. Ji ber ku babê min herdem guhdariya stranên Iraqî dikir û li wî serdemî her wesa gelek ji qawinên stranan komit kirin ku hijmara wan gehiştibûne 1000 qawunan. Ev ca hezra vekirina vê tۆمارگەhê kir. Bi goreyî gotinên xudanê tômargeha Rebî bi tenê kasêtên dengî zêdetirî 40,000 kasêtên stranbêjan hene ji hemî pêkhatên Mosulê. Her wesa li ser demê çekdarên Daeş ev erşîfe hatibû veşartin û tômargeha Rebî kirbû dukana cilûbergan. Belê niha taze carek din hatiye vekirin. Kawa Umer Dengê Emerîka, Mosul. قەیرانەکە بە دیاریکراوی ئەوەیە کۆن دەمرێت و نوێش توانایی لەدایکبوونی نییە. لەم قۆناغشدا دڕندەکان پەیدا دەبن. بیرمەند و نووسەر گرامشی وا دەڵێت کە بەفر دەبارێت خەڵک شەڕە بەفر دەکات، کە گەرم دەبێت خەڵک شەڕە ئاو دەکات. بەڵام لە سلڤادۆر خەڵک شەڕ بە تۆپەڵە ئاگر دەکەن. شاری نیخاپا لە سلڤادۆر بە بۆنەی ئاهەنگی ساڵانەی تۆپەڵە ئاگرەوە ئاهەن دەگێڕن. بەشداران شەڕە تۆپەڵە ئاگر دەکەن کە پێکاتۆ لە خوماشی تۆپەڵکرا و تەرکرا و بە بەنزین و گڕی تێبەردەدەن و دەیگرنە یەکتری. هەموو ساڵێک بەشداران لەم شارەدا کۆ دەبنەوە. ئەم شارە 30 کیلۆمەتر لە باکوورەوە دوورە لە سان سیلڤادۆری پایتەختەوە. ئەم بۆنەیە هەموو ساڵێک بە یادی کارەساتی گڕکانەکەی ساڵی 1658ەوە ئەم ڤیستیڤاڵە ساز دەکەن. لەو سەروەختەدا وای لە خەڵکی شارەکە کرد بە ناچاری ماڵ و حاڵی خۆیان بەجێ بێڵن لە مەترسی ئەو کارەساتەدا. کڵێسا خۆجێیەکان و ئەوانەشی گومانیان هەیە لەو بارەوە پێیان وایە ئەم نەریتە لە ئەفسانەیەکەوە سەرچاوی گرتووە کە دەڵێت ئەو ئاپورەی گڕی کە لە گڕکانەکانەوە هاتۆتە دەرێ لە بنەڕەتدا شەڕە تۆپەڵە ئاگر بووە لە نێوان قەشەکانی ئەو ناوچەیە و شەیتاندا. یەکێک لە دانیشتوانە کۆنەکانی ئەم شارە بە ناوی کارلۆز ڕێڤێرا دەڵێت باو باپیرانمان چیرۆگەرێکی جیاوازیان لەباری ئەو ڕووداوە بۆ گێڕاوینەتەوە. هەندێک دەڵێن قەشە جیرۆم توانیوێتی بربگرێت بەو تۆپەڵە ئاگرانە کە لە گڕکانەکانەوە دەهاتن و هەندێکی دیکەش دەڵێن قەشەکە شەڕی کردووە لەگەڵ شەیتاندا و ئاگری تێگرتووە.
ئێستاکەش شەڕ بە تۆپەڵە ئاگر بۆتە نەریتێک و یادی ئەو شارە کۆنا دەکرێتەوە کە بەهۆی کارەساتی گڕکانەکەەوە وێران بووە. زیاد لە 3 ملیۆن پاسکیل هەیە لە مۆسکۆ و لەم هەفتەیەشدا زیاد لە 3000 پاسکی سوار بەناو شەقامەکانی مۆسکۆدا دەگەڕێن. دڵی خۆیان و خەڵکەکەشیان خۆش کرد. بە پۆشینی جلوبەرجی ڕۆژانە و تا ڕادەیەک بە پۆشاچینە ئاساییەوە پتر لە 30,000 کەس بە خۆیان و پاسکیلەکانیانەوە لە مۆسکۆی پایتەختی رووسیا بەشداریان کردووە لە چالاکی پاسکی سواری بە کۆمەڵ و بەناو شەقامەکانی شاردا دەسوڕێنەوە. ڕێکخەرانی ئەو چالاکیە فستیڤاڵەکەیان ناوناوە فستیڤاڵی پاسکی سواری بە ئامانجی هەندانی خەڵک بۆ ئەوەی پاسکیل بەکاربێن و بوو نەتەجەی خۆشحاڵی خەڵک لە خەڵکی بەتەمەنەوە تا دەگاتە گەنج و مناڵانیش بەڕادەیەک خاوەن پێداویستی تایبەتەکانیش بەشداریان کردووە. بەشداران توانە و کارامەیی خۆیان نمایش دەکەن و هەندێک لەوانش لە کاتی لێخوڕینی پاسکیلەکانیاندا قسە دەکەن و ڕاوبۆچوون دەگۆڕنەوە. ناتالیایەکێکە لە بەشدارەکان و دەڵێت ئەو هەوا خۆشە و ورەمان بەرزە لەبەرەوە بڕیارماندا دڵی خۆمان و خەڵکیش خۆش بکەین. بە پێی تۆماری فەرمی رووسیا تەنها لە مۆسکۆ پتر لە 3 ملیۆن پاسکیل هەیە لە شارەکەدا لە کاتێکدا تەنها لە ساڵی 2011ەوە لەسەر شەقامەکان ڕێڕەوی تایبەت دروستکراون لە شارەکەدا بۆ پاسکی سوارەکان. هۆکاری زۆر وای لە خەڵک کردووە خوب بدەنە پاسکی سواری زۆرێک لەوانە بەهۆی جەنجاڵی سەر شەقامەکان و زۆری ئۆتۆمبیلەکانەوەیە هاوکە لە ڕووی ئابووریشەوە کەم مەسرەفە و وەرزشێکی خۆڕاییشە. ئەی ئەوانەی باز لە سەردەخۆشەکانی سپینە دەکەن و دەستان ناگاتە نزمترین هەرمەی حەوشەکانتان. ئێوە لە مێژە قسە لە داد و یەکسانی دەکەن و ناوێرن سەیری پیاڵی پڕ لە ژەهری ئەم بەیانیە بکەن. بەختیار عەلی لە قەسیدەی پیاو کوژەکاندا وا دەڵێت تازایەڵەیەکی دیکە و جوانێکی دیکەی جیهان بەنیازی دیدار.